مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و گۆڕانکارێنی کە چاوەڕێ دەکرێن لە عێراق و چەقبەستووی دۆخی سیاسیارێم پێکنێنانی حکوومەت و پەقستنی پەرلەمان هەروە گۆڕانکاریەکانی ناوچەکە و کورد لەو گۆڕانکارێنەش چی دەست دەکەوێت و بەشێکشی باز لە گۆڕانکاریەکانی خۆرەڵاتی ناوەڕاست و سیاسەتی ئەمریکاش دەکەین لە ناوچەکە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان قسەی لەسەر دەکەین. کاک محەممەد خێرن سوپاسیان سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە دەست پێ بکەین کەوا بڕیارە لە 11 بەڕێوە بچێت. پێشبین دەکرێت لەو کاتی کە دیاری کراوە ئەنجومەنی وەزیرانی عێراق دیاری کردوێ 11 لەو کاتەدا هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن. یەکشت لە عێراقا دەسەڵاتی ئێستای عێراقە دەسەڵاتەکە زۆری نەشیعان دیارە لە یەکشتا سەرکەوتوو بوونەوەیش انتخاباتیان لە کاتی خۆیدا کردووە. لەم ڕوانگەیەوە بەفێی ئەو انتخاباتانی پێشوو کامووی لە کاتی خۆیان کراوە. ئەو گریمانە بەهێزە کە هەڵبژاردننی عێراق لە کاتی خۆی دابکرێت مەگەر گۆڕانکاریەک لە پرسی گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران دروست ببێ و گرژی و وەزعێکی بێتە پێشەوە. ئەگەرنا دەسەڵاتی ئێستای شیعەکان کە بەرجەستەیە لە ئیتاری بڵێن چوارچەوەی هەمانگی مکوڕن لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێت. بەڵێ بۆچی پێدوایە گەر گفتوگۆکان سەرکەوتو نەبن بین ئێران و ئەمریکا کاریگەری سەر عێراق چۆنە یەکەم بە زمانێکی زۆر بڵێم باوا بڵێ ئاسان باشە. عێراق زەوی ناڵین 100% بە ڕێژەیەکی زۆر ئێران تێیدا موسەیترە، هەژمونی ئێران موسەیترە. ئاسمانی عێراق دەست ئەمریکاوەیە. وەتام دوو دەوڵەتە لە 2000 لە کەوتنی ڕژێمی پێشووی عێراقەوە ئەم گەمەیە ینی لە نێوانیانە هەندێک جار ڕوون بۆ تاکو ئێستا چۆن هاتووە. لەبەرەوە ینی هەر شەڕێک هەر لێدانێک هەر گرژیەک عێراق گۆڕەپانێکی ئێستای گۆڕەپانێکی ململانەکانە بێ. ئێستا پێشتر عێراق دوورتر بوو وەکو بڵێ هێڵی دووەم بوو، کاتێ لوبنان هەبوو کاتێ وەنیە سووریا هەبوو، بەس ئێستا عێراق بۆتە و هێڵە. ئایا لە هێڵی عێراقا گفتوگۆکان سەرەگرێ کە بۆ عێراقیش باشە بێ؟ ئایا گفتوگۆکان سەر ناگرێ و گرژیەک و لێدان و مەسەلەن وەزعێک دروستە بێ؟ ئەو کاتە خۆ دەزانی عێراق بەشێکە بێ لە شەڕگەی نێوان ئێران و ئەمریکا، ململانی ئێران و ئەمریکا. ئەوە احتیمالەوە بکە کە زەمینە ساز نەبێ بۆ هەڵبژاردنەکە. باش بەس ئەو چی هەیمەنێ هەژمونی ئەمریکا بێ چی ئێرانیش بێ لە دوای گۆڕانکاریەکانی سووریا لە عێراق گۆڕانی بەسەردا نەهاتووە؟ ئەزانی چۆنە کاکێن خۆی ینی گۆڕانی بەسەردا هاتووە. ئەو زمانەی لە عێراقا هەوڵی دوورخستنەوەی خۆیانەدا لە هەژمونی ئێران و نزیک بوونەوەیان لە ئەمریکا ئەمە زاڵ بووە، چونکە کەوتنی دیمەشق و ئەو گۆڕانکاریەی لەوێ کرا کە ئەو گۆڕانکاریانە بێ تەبخەیەکی سیاسی پێشتر نەبووە. باشە ئەمە زمانی ئەوانەی زاڵ کردو، بەڵام دوجار خۆتەزانی ینی هەژمونی ئێران و میلیشیاکانی حەشدی شعبی دابەش بوون بەسەر میلیشایەکی ولائی و ئەوامریان لە ئێرانەوەی ئەو لەگەڵ میلیشایەک کە سەر بە ڕئیسی وزەرای عێراقن. ئەمە ینی ئایا 2000 کە بکاتە لێدانی ئەمریکا لە ئێران، ئایا هەموو گروپە چەکدارەکان گوێگری سوودانیە بن یاننا؟
یان گوێگری ئەو ڕایەی نێو شیعەکان کە خۆیان بپارێزن لەم شەڕە و لە ینی لەوەی کە عێراق بپارێزن لە شەڕی ئەمریکا و ئێران و لە ڕەتفعلی ئەمریکا بەرامبریان و چی ئەوانە تا چەند سەرکەوتۆ بن. ئەمە ناتوانانی تۆ ئەم لێکدانەوەی کە لە سووریا کراوە بۆ عێراقی بکەی. چکە پێشبینی وا بوو ئەو گۆڕانکارانی کە لە سووریا لە ڕووی گۆڕین دەسەڵاتەوە بگاتە عێراقیش خەڵکێکی زۆر لە دوای کەوتنی ئەسەد و پێشبینیان هەبوو. ئەو پێشبینیانە ینی ئەو پێشبینیەکی تا ڕادەیەک ڕووکەشە سەطحیە قوڵ نییە. بەراوردی وەزئی سووریا ئەوە بە عێراق نەختی هەڵەیە. بەڵام وەکو پێم وتی ینی گۆڕانکارەکانی سووریا ئەبنە پاڵپشت بۆ هەندێک سیاسەتی هەندێک سەرکە بۆ نمونە سوودانی لە عێراق بۆ نمونە بۆ لە بەرژەوەندی بە گۆڕانکاریەکانی سووریا ینی لەو ڕۆ لە بەرژەوەندیەتی خۆ دەزانین هەوڵێکی داکە عێراق لە هەندێک شت دوورخاتەوە. مەسەرەن فشارێکرد لەسەر گروپەکان کە چالاکیان لە قەزی بەرامبەر ئیسرائیل نەبێ بۆی ڕەتفعلی ئیسرائیل لە لێدان دەزانین 60 ئەوەندە خاڵ دیاری کرا و ئیسرائیل قەسفی بکە. وەریە ئەمە تا ڕادەیە توانی بەس بە گۆڕانکاری سووریا زیاتر. ئەمما ئەوەی کەوا سەرەتا وای تەسەورە کرد یەکسەر گۆڕانکاریەکانی سووریا بگا بە عێراق و بەو شێوە نییە. باش بەس پێویست بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەکو کۆمەڵی دادگەری قسەتان نەکردووە حازرن چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن چیتان کردووە؟ بەڵێ ئێمە هەموو حزبێک تەبان کە هەڵبژاردنە بێ قسەی لێ دەکا و وەدیە تاوتوێ دەکا و بەڵام ئەوەی ڕوونە کۆمەڵ مەخاوفێکی دیسان لە دیزاین و لەو هەیە وانە ئەنی ئەگەر تۆ خۆتیش هەموو بپۆشی ئەو پرسیارە ڕوبەڕوتە بێتەوە ئایا هەر هەمان کۆمیسیۆن بە هەمان ئالێت بە هەمان وەنیە بە قورستر تەبان خۆتە زین ساندلیگۆ دانراوە لە یاساکەدا و 1.7 دانراوە لە بەرژەوەندی حیزبە گەورەکانی عێراقا وانە ئەو واقعەکە. ئەمانە کۆمەڵی خوێندنەوەن ئەم یاسایە فاکتەرێکی سەرەکیە پاڵ بەلایەنەکانی تری غەیری دەسەڵاتەوەدا لە کوردستان هەوڵ بدەن پێکەوە ببن. ئەم گفتوگۆیانی پێکەوە بوون دیارە کۆمەڵیش بەشێکە لەو گفتوگۆیە. ئامادەیە کۆمەڵی دادگەری لە ڕابردووش ئامادە بوو ئەگەر بەرێک لە درەوەی دەسەڵات پێک بێنرێ بۆ هەڵبژاردن بێ بۆ کاری پێکەوەی بێ. بەڵێ ئامادەیە هەموو لایەنەکان ئامادەیەکی ینی سەرەتاییان پیشانداوە. خۆشتان بەڵام دوجار خۆ دەزانی تەفاسیل هەیە و وەنیە حەجمی لایەکان و خوێندنەوەی لایەنەکان و وەنی ئەوانە نەتیجە لەسەرەوە وابەستە. ئێستا پێم وایە لە ڕاگەیاندنیش دەرکەوتوە ینی هەموو لایەنەکان باس لە ئەوەکەن بەرەیەک دروست ببێ. بەس گفتوگوی نییە گفتوگۆی ناو کۆبنەوەکان نەچوونەتە تەفاسیلەوە. بەڵێ هەندێک جاریش لەسەر تەفاسیل شتەکان وەنیە سەر ناگرێ. دوجار انتخاباتی عێراق لەگەڵ انتخاباتی هەرێم وەنیە ئەوە نەختێ جیاوازی هەیە لە دروشمەکانە لە پەیامی هەڵبژاردنە لە بەرنامەی هەڵبژاردنە و تاکی دەنگدەر لەوەیە ئیندیفاعی بۆ عێراق وەنیە چۆن بێ و ئیندیفاعی بۆ انتخاباتی کوردستان چۆن بێ ئەوانە کۆمەڵێ هەلومەرجن تەسیریان هەیە و هەندێک جار کاک عەبدولحەکیمێک معادلە هەیە لە هاوپەیمانیە بۆ هەموو حزبێک هاوپەیمانی مەرج نییە لە هاوپەیمانیە دائیمەن 2 زائید 2 بکات 4 هەندێک جارەکە 5 هەندێک جارشەکە 3 ئەبێ هەموو لایەنێک ئەوە لە بەرچاو بگرێ. بەڵێ بەزووکو کۆمەڵ بڕیاردراوە بەژاری بکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەکو ئەوەی کوردستان نییە بۆ نمونە بڵێن لەوێش بڕیار بدا بایکۆتی بکەوە یەکلا بۆ تۆ بەژاری دەکەن کۆمەڵ ینی مەبدەئیەن بەڵێ بەشدارە بێ مەبدەئیەن چکە کە لە گفتوگۆکانە بەشدارە معنایەوەی بەشدارەوە نییە. بەڵام دوجار احتیمالە لەو نزیکەش سەرکرداتی کۆمەڵ کۆ بێتەوە لەو ڕۆوە ئەوەیەکیە بێ بەس کۆمەڵ بەشداری لە گفتوگۆکان لەگەڵ ئەو لایەنانەیە بۆ پێکێنانی لیست و ئەوانە و معنایەوەیە کە کۆمەڵ بۆ خۆی ئەو معنایەوەیە ینی
بەشدارە بێت لە هەڵبژار بەزووکەوت بەرەزوتت هەم یاساکەوە دەخوازێت کە هاوپەیمانێتی پێک بهێنرێ و هەم خەڵکی ژەوی ناوێ دۆخەکە دۆخیارم ینی دەمێکە چاوەڕوانەیەکە بوو بەشێک لە دەنگدە ڕەنگە لەبەرەوە بایکۆتی کرێ بڵێ ناتوانن خۆیان یەک بخەن لایەنەکانی دەرەوەی دەسەڵات کاکە عەبدولحەکیم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەرتن وانە پەرتن و پێشتریش مەسەلەن هیچ خەڵکی تیاندا حەقەتەن ینی خەڵک بەتایبەت دوای کەوتنی هێزی گەورەی ئۆپۆزیسیۆن ئەو حەقیقەتێکە و ئەو هەلومەرجەی کە ئێستای بینن بەشێک لە دەنگدەری ئۆپۆزیسیۆن بێئومێد بووە لەوەی کەوا ئۆپۆزیسیۆن بتوانێت ڕۆڵ ببینی کەی هێزی گەورەی ئۆپۆزیسیۆن ینی خۆ 24 کورسی 25 کورسی گۆڕان نەما و پوکایەوە و واتۆ سەریە کورسیەوە بێئومێدی دروست تەبیعی پێم وایە بێئومێدیەکی لای خەڵک بەرامبەر این دروست کردووە بەڵێ بەس وەکو باسی پارتیویکێتیش دەکرێت پێشبین دەکرێوانی ژیانی خۆیان یەک بخەن بە یەک لیست بەشداری بکەن ینی هیچ ینی ئەگەر ینی پارتی بەیەکەوە بن زۆر بە دووریەزان بە دووریەزان بەڵێ ئەوان تا ئێستا لەسەر حکومت پێک نهاتون لەسەر لستێک لیستی پێک نایە باش ئەوەی کە پێویستە بە حکومەتەوە ئەوەندەی کە چاودێری بەرە منە بە مەسەلەن خوێندنەوەیەک هەیە هەندێ خوێندنەوە کراوە خەڵکی شارەزا لە بەپی دەنگەکانی پێشولەوەیە لە هەندێ مەنتیقەیەکێتی پارتی پێکەوە بنج کورسیە لە دەست بدەن ینی نابێ ئەم پێکەوە بوون لە ناو ڕەوتی حزبەکانە دائیمەن وەکو بڵێ شتێکی سۆزداری تەماشا بکرێت بەو عەمەلیەکی حسابیە یاساکەش ڕۆڵ دەبینێ نازانی چۆنە عەمەلیەکی حسابیە ینی هەندێک جار حسابات نەزانی سیاست نازانی باش بەس پەیوەست بە ئێوە نەچوونە پەرلەمان و برەتەنە بایکۆت بکرێت بەرەو دیزاینی کەکرا بەڵام وێسێمە دەبین 6 مانگە ئەو پەرلەمانیش پەکی خراوە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن پێشتر دەیانگوت لە ماوەی 2 هەفتەدا پەرلەمە هەڵدەوەشێنینەوە تێشپەڕی پەرلەمان یانی هەر پەکخراوە وەک خۆیەتی خۆی کاک عەبدولحەکیم ئێستا تۆ لە من بپرسی بۆچی ئومێدت باش نییە بەرامبەر بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وانە بەڵێ چۆن ئومێدم هەبێت یەک لایەنی ئۆپۆزیسیۆن پشتی کۆمەڵی نەگرت لە بڕیاری پەرلەمان بەڵێ چۆن ئەمانەی ئێستا دەیانەوە پێکەوە بنون لە یەک بەرەیە دەبوو ئەو کات زەمینە سازی بکەن هەموو پێکەوە پشتی کۆمەڵ بگرن مقاتعی پەرلەمانی کوردستان بکەن بەڵام ئەوەی دەڵێن کۆمەڵ پرسوڕاوێژی پێ نەکردوین نا پرسوڕاوێژ کراوە پرسوڕاوێژ کراوە من هەیە باسی لەوە کردووە کاکە مەسەلەن ئەو ئەندامم معاشەکەی 500 چۆتە 8 میلیۆن چۆن مەسەلەن ئاوا ئاکات بە گوێمەکە بە قسەمەکە لەبەرەوە کاک عەبدولحەکیم حەقایقی پشت پەردە شتێکی کەیە پشتی کەیە ئەمن هەرگیز ئامادە نیم ئەوەندەی قسە بکە بگەرچی سە ڕاستەکەی داکوکی من زۆر کەم بەڵێ کەم قسەکەم بە حەقیقەت پێم بەڵێ قسەمان زۆر بۆ خەڵک و جەماوەر و ئەوە کردووە بەڵام ئێستا لەبەرەوە انتخاباتە ینی ناکری هەندێشت مەسەلەن تۆ ئەم لایەنانەی بۆ نهاتن پشتی کۆمەڵ بگرن چیان چی هەر لەبەرەوەی کۆمەڵیاندان پەرلەمان 8 میلیۆنیان وەرگرت چی کوا پەرلەمانەکە وانە باشەنەوەی نوێ کە سەرۆکاتی تەمەنی وەرگرت و ئاوا ئێستا خۆی بۆ بەرامبەری ڕاوەستاوەتەوە وایەنە ئەی کە پشتی کۆمەڵی بگردایە و بەرەی گەل و هەڵوێست و گۆڕان و ئەوانەی کە حاڵەتێتە دروست نەدەبوو وانە کۆمەڵە فشار دروست نابوو چی ڕووی دەداگەر بۆ هەموو لایەنەکان وەکو ئێوە پەرلەمانیان کردبایە شت دروستە بوو چۆن شتی باشتر دروستە بوو وەقاعی زەمینەیەکی زۆر لەبار دروستە بوو کە ئەم لایەنانە بۆ بەغدا بە یەکەوە بن زەمینەیەکی ینی تۆ تەماشاکە لە 2/12 کە پەرلەمان بەڵێ ئەمڕۆ چەندی مانگە وانە ئەمانە پێکەوە بۆیان هەماهەنگیان بواە بەرنمەیان بواە لە بەغا پێکەوە لەسەر شەرعەتی پەرلەمانی کوردستان قسەیان بکردا سکاڵایان بکردا چۆن هەنگاویان زۆرەنا کەمەیان ئەمانە ئەنی ئێمە حەقی خۆمانەوەکو کۆمەڵ ئەو تێبینی و گلێمان هەبێ
کە بۆ کۆمەڵیان نەکرد دەرکەوت ئێستا کۆمەڵ بۆچوونەکەی ڕاست و دروست بووە بەچی دەرکەوت بەوەی کەوا ئێستاەوە تا ئێستا ئەمڕۆ سەرۆکی تەمەند چێڵێ من بەس خۆ وتی دەستم لە کارکێشاوەەوە وتی ئەمڕۆ قسەی هەبوو خۆ پێشتر کۆنگرەیەکی کرد کاکین زۆر حقت ناوێرم لە هەندێشتی یاسایی زۆر چکە لەوێ معلوماتی ئەو فەقرێم نەبێ بەڵام سەرۆکی تەمەند ناتوانێت لەوێ دەست لە کار بکێشێتەوە ئەنین احتیمالە ناتوانێت پێشکەشی کێیەکە دەست لە کار کێشناوەکەی خۆیان ئەو بانگەشیان کرد ئەوە بە پێی پەیڕۆی ناوخۆی پەرلەمانە چۆن سەرۆکێکی تەمەند دیاریەکە ئالێتی بۆ دیاریکردنی لابردنەکەی چۆنە دەوێت بگەڕێن بۆ ئەوە نابێ بکەینە ئینێکی ڕاگەیاندن بەس ئێستا پەرلەمان هەڵدەوەشێتەوە چونکە یاخود پارتیوکێتی فێڵێکیان کردووە پێشتر وتیان دادگای فێدراڵی و توێتی نابێ دانیشتی پەرلەمان بە کراوی بهێڵدرێتەوە بەس ئێستا دەڵێن ناوێنە ناوە کراوی ناوێن ناونی ڕێژەی یاسایی تاو نابێ ئەگەر سکاڵایەک شتێک تۆمار بکرێ لەبەردەمەوەین کە پەرلەمان هەڵبوەشێتەوە یاخود زانی چۆنە خۆی بێک گرفتەیە هەر سکاڵایەک بۆ هەڵۆشاندنەوەی پەرلەمان تەسەوەرم وایە لایەنێک کە مناقەشەی کردبێ زۆر بەڵگەی بەهێزی پێ نەبێ بۆ وەکو تۆ ئەڵێی بەڵگە هەرە بەهێزەکە جێهێشتنی کۆبنەوەیەکە بەکراوەی ئەم جارە نەوەی نوێ یەکێتی پارتی تا ڕادەیە متتەفق بوون ئەوە تێپەڕێنن کۆبنەوەکەیان بەو شێوەیە ئەوە کردووە کە داوای کۆبنەوەیان کردووە و ئەندامانی پەرلەمان نەچوون بایکۆتیان کردو نەچوونەتە ژوورەوە باشە ئەمە لەوەیە هینێکی یاسایی دروست کردبێ بەڵێ جۆ حیلەیەکی قانونیە بۆی خۆیان لە شتێک دەرباز بکەن لەبەر تەقدیمی سکاڵا یەک مەخاتری هەیە یەک مەترسی هەیە بۆ هەڵۆشاندنەوەی پەرلەمان ینی دەبێت دیراسەیەکی زیاتر بکرێ و کرابێ پێشتر من بۆیە ئەڵێم هەمانگێکە زووتر بواە چاکترە بووە نیە تەبەن خۆتە زانی کوردستانیش و ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن و دۆست و ئینیان هەیە لە یاساناسان کە شارەزایان هەیە شارەزایان لەو بوارە لەوەیە لە ئێمەمانان زیاتر بێوە نیە ئەتوان لەو ڕۆوە پێشکەشیکەن بەڵام ڕەفز بێتەوە بۆ ئەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ یەکێتی و پارتی وە نیە ئەنی ئەم فەراغە تەشریعی کە کوردستان کێشەیەوەیە 2 ساڵە پەرلەمانی نییە وانە ئێمە بێتە دەستکەوتێ بۆ یەکێتی و پارتی کە پەرلەمانەکە ئەو تا لە بەغای ژەوانیان کە هەوڵیاندا سکاڵایان کرد بۆ ڕۆشاندنەوەی محکەمەی فدرالی ڕەدیدایەوە بەس پێشبینی دەکەی ینی هەندێک ئێستا نووسەر هەیە چاو دێر هەیەداوە دەکەن هەڵبژارنی پەرلەمانی کوردستان لەگەڵ عێراق دووبارە بکرێتەوە لەبەرەوەی کە پارتی و یەکێتی ناگەن بەڕێکەوتن لەسەر داوایکی چاکە داوایکی چاکە بۆ دەربازبوون لەو داوایکی چاکە خۆزگەیمە هەموو پێکەوە بواین باشە بەو داوایەمان دوسێ مانگ پێش ئێستا بکردایە هەموو لایەنەکەشمان پێ بکردایەوە لە ناو پەرلەمانی کوردستان لە ڕێی ئەو 14 پەرلەمانتارانەی کە ئێستا هێزانە پێکەوە 14 پەرلەمانتاریان لە بەغدا هەیە نوێنەوەی نوێ و یەکی کۆمەڵ و چواری یەگرتووە نیە 14 کەس یانتوانی مەسەلەن هەوڵ بدەن فشار بکەن زەخت بکەن ڕاوێژی یاسایی لەگەڵ کۆمەڵی یاساناسی محامی و شتی شارەزای بەغدا وانە ینی هەوڵیان بدایە شتێکیان بکردا کە شەرعێک لەسەر پەرلەمانی کوردستان و ئەو هەڵبژاردنە مەسەلەن دووبارە بکرای ئاسایی دووبارە بێت تۆ لەگە پەرلەمانی عێراق لە مانگی 11 بۆ چاپبەسوێ سیاسیە کاکە عەبدولحەکیم 3 خاڵ دیاری کراوە بۆ هەڵبژاردنەوەی پەرلەمان ڕوون و ئاشکرایە ئەمە کەیتر دیراسەی ئەوێ من ناتوانم ئێستا قسەیە جێبێڵم وانە خەڵەکان دیارن بەڵێ دیارن ینی نیوە زاید یەک داوا بکە مەسەلەن 3 جار متمانە بە حکومت نەدا وانە ئەمانە کۆمە 3 خاڵن ئەمانە ئێستا نییە ئەمە کەیتر دەبێ بێ بگەڕێی لە دەستوری عێراق و لە قوانینی ناپەیڕۆی نێوخۆی پەرلەمان و لە قەراراتی پێشتری محکەمەی فیدرالی یعنی ئەمانە بگەڕێی بزانی ئەم لایەنە نەگەر بەیەکۆ بووایان گروپێکی دیفاعیانە بووە دیراسەیەکی باش و سکاڵایەکی بە قوتیان بە تەقدیم محکەمەی فیدرالی بکرایە دەکرا بەیەکەوە فشارێکی پەرلەمانی بە 14 پەرلەمانتار
و فشارێکی سیاسی بە قادەی سیاسی بەس کە ینی کە ئاوا بەسەرەن ئاوا هاتوونەوە مەسلەیەکی بۆ خەڵک ڕەنگە بڵێ بۆ خۆتان واتان نەکردووە دەست پێش خەریتان نەکردووە بۆ پرسانە لە کۆمەڵی دادگەری هەندێ دەست پێشخەریمان کردووە هەندێ قسەمان کردووە ئەوانە بەس پێکەوە بە قۆترە بووە نیە پێکەوە تۆ یەک پەرلەمانتار لە بەغدا مانزین مەسەلەن پێگە و ئاست و توانای پەرلەمانتارەکەشمان جێ ڕێزە بەس 14 پەرلەمانتار لەکوێوە نیە لە ڕووی چۆن دەنگەوە بەڵێ ئەی چۆن پێکەوە بەهێزترە پەرلەمانتارەکەیەوە بەقەدەر 14 پەرلەمانتاریش ڕۆی بینی بێ زیاتریش ینی لە ڕووی باسم لەو فشار و بابەتەکەی ترە باش ینی حتمما 14 لە یەک بەهێزترەوە نیە بۆ کارکردن لەوێ بۆ ئەو بابەتەی کە باسیەکەین باش بەسەر پێگەینانی حکوومەتیش ئەوەندی کە تێگەشتن کێشەکە لەسەر پۆستە لە بینی پارتیەکێتی چکە ئێستا خۆیان دەڵێن ئێمە بەنیازی نووسینەوەی ئەجێندایەکی حکومڕانیشین بۆ 4 ساڵی داهاتوو کورتەکەی کاگە عەبدولحەکیم کورتەکەی هەر ئەو قسەیە پێشتر لە هەردوو لالەوەیە ئەوەیە کە بێ کە ینی بابەتەکان هەمووی لەگەڵ بەغدا تێکەڵ بکرێت درێژکردنەوەی ئەو وەزە تاکو و گەشتن بە ئینتیخاباتی بەغدا ینی پێشبینی دەکرێت حکوومەتەکە دووەکەی من هەروام و تۆ خوێندنەوەم هەروایە ئەخرە خوێنە پێوەسە بەچی پێویستە بۆی واقعەوە تا فەرمو چەند مانگە 6 مانگە هەڵبژار با 6 مانگە لە چی بابەتەکان گفتوگۆکان لەسەر 2 تەوەرە تەوەرێکی تەواو بە حساب بووە تەسەوەر ناکەم بوو بێ تەوەرێکیش پۆستەکانەوە نیە ئەوان کێشێنە سەر پۆستەکان باشە تا ئێستا گەیشتونتە پۆستەکان پێچێم کۆبنەوە باسی پۆستە باڵەکانیان کردبێ گەنا نەچونتە تەفسیری پۆستەکان ئێستش وا مانگی 5ەوە نییە مانگی 5 بۆ 11 ئەوەیە احتیمالە مەسەلەن وانێ درێژکردنەوەی تاکو لەگەڵ وەزی بەغدا تێکەڵی کەیت و بەس ئەگەر ئەو فشارە هەبووایە لەگەڵ ئەم لایەنانە ئەم لایەنانەی تر استراتیژیەتێک و پلان و تەختیتێکیانە بوو احتیمالە بیان توانایە لای کەم فشاری ئەو توانە بێت کە یەکێتی و پارتی ناچارکە زوو پێک بێن بەس پێویست بە ئێستا باسی ڕێکەوتنێکی نوێ دەکەن ئەنی ڕێکەوتنێکی استراتیژی نوێ لە بینی پارتی وکێتی هیچ ئەگەر بشکرد لەبەر هیچ پێویستی بەخەڵکەوە هەیە یعنی یەخوتەر وەکو ڕابردوودا بەشکردنی کیەکی دەسەڵاتە ئەگەر بکری زای چۆ ماوە تۆ سەر وەزئی سیاسی منطقەکە چەند یەکێتی و پارتی ناچارەکە گوێگری جەماوەر و داخوازەکانی جەماوەر بوون لەگەڵ بوونی هێزێکی فشاری و پۆزیسیۆن دۆخی ناوچەکە پەیوەندی هەیە بە گفتوگۆکانی پارتیویەکێتیش باش بینە سەر پرسی گۆڕانکاریەکانی سووریا و پێویست بەوەش باز لەوە دەکە سەر و کۆماری سووریا بێتە عێراق و هەندێک لایەنی شانی گەرانیان هەبوو ئەو گۆڕانکاری کە لە سووریا ڕوویدا یاخود هاتنی سەر و کۆمار هیچ لە بارودۆخەکە دەگۆڕێز لە بینی عێراق و یاخود ئەو ترسێ کەرانە شیعەکان هەیە چییە ئێستا بۆ وڵای ئەوە شتێکی زۆر دواکەوت و زۆر عەقڵێتێکی زۆر خراپی حکومڕانیە شیعە عێراقیکە ئەگەر زاتیان هەیە بە ئەو هەڕەشانەی لە ڕئیسی سووریاکەن لە ترامپی بکەن چۆن ئینی مزەکەری ئەعتیقالیشیان بۆ ترامپ دەرکردبوو وانە فەرمانی دەستگیرکردنی دەبا بیگرن سانەتوانن ئەو بەیانی ترامپ بڵێ دێمە عێراق زانە کەسێ و هەڕەشە بکاتەوە بۆ خۆیان تۆ تەماشا بکە شەرع کە 25 میلیۆن دلاری بۆ تەرخان کرابووە نیە ئەمریکەکە ینی تۆ تەماشای و گۆڕانکاریە بکە شەرع کە گروپێکی چەکداری هەبووە و قاعیدە بووە و چی بووە ئێستا ئیمارات پێشوازی لێکە سعودیە پێشوازی لێکە باشە یعنی تۆ چی عێراقیانی جا عێراق تۆ زانی عێراق خۆی ئازادی کردووە قەزای عێراقی ئازادی کردووە لەبەرەوە ئەمە هەر ڕقوقینێکی زیاد بەڕاستی بە حەقیقەت ڕقوقینێکی زیاد من پێم وایە لە ناو شیعەکانیشە ینی من گوێم لێین بووە عەزەت شابندەر زۆر دژی ئەو بۆ چوونە و گاڵتە بە شیعەکان و بەمەی شیعەکانەکە بەزووکو دەسەڵاتەکەشی پێشبینی دەکەی لە سووریا
چی لێ بەسەر دێنی تا ئێستا دۆخی سووریا تا ڕادێ ینی سەقامگیر نییە جا چیەوەی دروزەکان بێ کە دایانێ بۆ دەسی دەرەکی بێن باڵە زانی چۆنەکاکین یەک گرفتەیە ئەم ئەحمەد شەرع پیاوێکی زۆر زیرەکە بۆ خۆی زیرەکە بۆ خۆی و بۆ سووریاش بۆ سووریاش زیرەکە بڵە باش حقیقەتێکە ئەوانەی کە مامەڵیان لەگەڵ کردو زیرەکی لە چڕوانگەی زیرەکە لەگەڵ کێ دانشێ کاریگەری لەسەر جێڵێ ینی بە ئاسان نییە ڕاستە ئەمەی وەزئی سووریا گۆڕانکاری بە اتفاقاتێک بووە تێگەی ئەم اتفاقاتە تورکیای تیا بووە ئیماراتی تیا بووە سعودی تیا بووە ینی وا بە ئاسان نییە بڵێ ئەوە بکەیت ئەم ئایا تا چی ئاستێک کۆنتترۆڵی خەڵکی خۆی کردووە کاک عەبدولحەکیم کاتێک کە بۆ نمونە تۆ بەرنامەیەکی دەرەکی هەبێ بۆ تێکدانی وەزعەت وانە دەبێت خەڵکەکە زۆر کۆنتترۆڵ بێ یارمەتی دەری ئەو بەرنامەیە نەبێ تێگەی لێ یارمەتی دەری ئەو بەرنامەیە نەبێ کاتێک کە ئیسرائیل ڕێڕەوی داودی بەدەستەوەیە دەوێت ئیشی بۆ بکە کاتێ ناتانیاهۆ ئەڵێ ڕۆژهەڵاتی نزیکین لەوەی کەوا نەخشەیەکی تازەی بۆ منتیقەکە هەبێ وانە کە فشاریشی لەسرە ئەم کابرا ئێستا دەبێ خەڵکی خۆی خەڵکی گروپەکان و خەڵکی سووریا هاوکاری بن ئەو دەوێت لەم ململانێ جارێ خۆی نەجاتدا یەک وەزعی ئابووری زۆر خراپەیە لە سووریا هەموو سووریەکان ئێستا متتەفقن کە ئەم حکومەتە سووریا بگوازێتەوە بۆ قۆناغێکی ئابووری چاک باش لەم لاشەوە دەستی دەرەکی ئیسرائیل ئەوانە هانی دروست و غەیرە دروزەدەن وانە لەبەرەوە هەندێک جار تۆ لە سۆشیال میدیا هەندێک جار هەندێ خەڵکی عسکەری لە گروپەکانی سووریا هەندێک شتەڵێن هەڵەیە ئەو ڕۆژە من گوێم لێ بوو ینی بۆ نمونە هێمە ئەمەوی و بە ناوی ئەمەوی کاکە خۆ هەموو خەلیفەکانی ئەمەوی پیرۆز نین خۆ هەموو خەلیفەکانی ئەمەوی مەسەلەن هەم نعرەتی ئەمەوی هەموو مسلمانی وانە مسلمانی لەبەرەوە سیاسەتی شەرع پاراستن و گواستنەوەی سووریایە لە وەزعێکی ئابوور و قەداری زۆر زۆر خراپ لەبەرەوە لە تەعاملی لەگەڵ دەرەوە لەگەڵ مەسەلەن هەنگاوی باشی ناوە بەس پێ ئەچێ بۆ کۆنتترۆڵی خەڵکیشی کردووە بەس لەوەی هەندێک جار بۆنەوە دەست لە پشتانی هەندێ چین و توێژ و وەسەن دروز و عەلەوی و ئەوانە لە دەرەوە پاشماوەی ئەسەد و ئەوانە ئەمانە گرفت دروستەکەن بەس نەیشارینەوەی لەوە یەکێکیش لە گرفتەکانەوەیە خەڵکێک لەم عەقڵیەتەی استیعابی عەقڵیەتی سیاسەتی ئەحمەد شەرع و دار و دەستەکەیان نەکردبێ دەبێ هاوکار بن ئەگەر شەڕی ناوخۆ دوورە یاخود پێت شەڕی ناوخۆ خەڵک دەڵێن شەڕی ناوخۆ ینی دوور و نزیکە ماوەتەوە بۆ پێت ئەڵێم ئەم ڕەفیقانەی ئەحمەد شەرع چەند هاوکاریە بن ینی ئەوەی ناوی هەیئەی تەحریری شامە باشە پێشتر گروپەکەی خۆی جەبهەی نەسرە بووە ئێستا هەیەی تەحریری شام چەند ئەوە بن وایە باش بەس پێوەست بە کوردیش لە سووریا ڕێکەوتینیان کردبوو دۆخی کورد چۆن دەبینی بێ چۆن مامۆ لەگەڵ ئەم دەسەڵاتە نوێ بکەوە ئایا خودی ئەحمەد شەرع دەیەوێ کێش لەگەڵ کوردیش چارەسەرکە ئەوەی لی دەخوێنرێتەوە پێم وایە هەنگاوی باشی ناوە لەگەڵ کورد بەسش فشاری لەسرە بەڵێ فشار لەوەی بۆ هەندێک داخوازی لەوەی هەندێ داخوازی هەندێ ئینی سووریا ینی هەردوو لە بۆ مامەڵە لەگەڵ یەکە پێویستیان بە حکمت و ئەوەیە ئەتۆ ئێستا مەسەلەن لە هەندێک لێدوانی مەزلوم عەبدی حکمت و این هەست پێەکەی بەڵام لەوەی لە هەندێک سەرکردەی تری قەسەد یان یەپەگەوانە هەست بە و حکمت وینە نەکەی وانە ئەمە ینی دەبێ هاوکاری یەک بن چونکە بۆ باسی فیدراالێت وەزعەکەی تێکدا لەم ماوەیە وانە
سەرۆکایەتی سووریا بەیاننامەیەکی دەرکرد دەبێت تۆ بزانی ئەمڕۆ دەبێت تۆ بزانی ئەمڕۆ هەژمونی تورکیا لە سووریا بەهێزە وانە ئەمڕۆ تورکیا خۆشی لەبەر ئەو گۆڕانکاریانەی کە هەیە دەستی بۆ پرۆسی ئاشتی بردووە خۆ تورکیاش یعنی هەر لەوە نییە بڵێ لە خۆڕا مەترسی هەیە وەرەقەی کوردی بەرامبەری بەکار بێنن هاتووە لەنگاوی ناوە بۆ پرۆسی ئاشتی کوردیش ژیرەکانیان پێیان وایە تا ئێستا ئەگەر شتێکیان بە حکوومەتەکانی بۆ منە تورکیا و سووریا لێبێتە دەست لەمە باشترە پشت بە دەرێکێک ببەسن کە زۆرجا فرۆشتوانێتی پشتی لێ کردبوون تێگەی مەسەڵەن لەوەیە بۆ نمونە ئێستا بەڕێز ئۆژەلان وا فکر کاتەوە لەگەڵ تورکیا لەم پرۆسی ئاشتیە 16 شتێکی بێتە دەست بەڵام پشت بە دەرەکی ببەستێ لەوەیە بەزارێکی 1970 دەستکەوێ بەس ئەوش ئەزمموی 75 هەیە ئەزمموی ئەوەی هەیە کە ئەمریکام ناوچانە جێبێڵێ سووریا جێبێڵێ وانە لەبەر ئیندیفاعێک بۆ پرۆسی ئاشتی لە باکوور و لە ڕۆژئاوا هەیە و جێ ئومێدە کە هەنگاو زیاتر بنێ هەنگاو نژاوە بۆم پرۆسی پێ دوایە سەردەگرێ واگەر سەر بگرێ هەم بۆ کوردستانی سووریا هەم بۆ باکووری کوردستان هەم بۆ باشووری کوردستانیش قازانجا و پرۆسی بۆ هەمووی قانجازە بۆ هەمووی قانجازە ئەی تۆ سەر بگرێ ئەمە و قەسفەی هەرێمی خۆشمان نامێنێ وەنیە هەموو ناوچە قەدەغە کراوەی کە لە هەرێم هەیە و ئەم هەموو سوپای تورکیا کە لە هەرێم هەیە و ئەوانە چۆن لە هەموو ڕوویەکەوە تۆ هەرێمیش قانجازی لێکە و باکوور و ڕۆژئاواش زۆر قانجازەکە وەکو کۆمەڵی دادگەری لەگەڵەوەدان کەم پرۆسێ بچێتە پێشەوە هاوکاریش دەبنەگە لەو ڕۆ مامۆستا سەرۆکی کۆمەڵ پامی دەرکردو و پشتیوانی کرد و دەم پارتیش کاتونەتە لای مامۆستا بە هەمان شێوە هەڵوێستی کۆمەڵیان وەرگتووە هەڵە بۆستی هەموو حزبە سیاسەکانی هەرێم بە بەیاننامەی سەرۆکەکانیان دیارە کە پشتیوان باش بەس باسی ڕۆڵی تورکیات کە ئێستا لە سووریا بڵێن زیاد بووە پێکدەدانی شێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئیسرائیل ما بەکوێ دەگا کاریگەری نابێت لەسەر دۆخی سووریا کاریگەری دەبێت بەس ئەمریکا ئاگای لێتی ئەمریکا ئاگای لێتی و ئەو دیدارەی تەنتانی هۆ لە ئەمریکا لەگەڵ ترامپە لە ڕۆ پەیامی وەرگرت لای ئەوە ئاماژەی بە پەیوەندی باشەکانی لەگەڵ ئەردۆغان ناکرد ترامپ چۆن باش بەزووکو ترامپیش کە جۆن بۆڵتن یە قسەی هەیە هەڵە هیچ سەرۆکێکم نەبینیوە باسی خولی یەکەمی سەرۆکایەتی ترامپەکە ئەڵێ هیچ سەرۆکێکم نەبینیوە کاریگەری بەقەدەر ئەردۆغان لەسەر ترامپە بێ ئەوە پەیوەندیەک هەیە لە نێوانیانە ئەو پەیوەندیە ئەوە وەگەێنێ قەزەی ناگاتە پێکدادانی ئاسکەری لە بینی تورکیا و ئیسرائیل لە سووریا تەسەوڕم وایە ئەمریکا نەیەڵێ باش بەزۆکو سیاسەتی ئیدارەی نوێی ئەمریکاش چۆن دەبینی ترامپ سیاسەتی ئیدارەی ئەمریکا بەنیازە بۆنم نەبێتە خۆرەڵاتی ناوڕاست سەردانی سعودیە دەکا پێشتر دەنگۆیەکە بوو لەگەڵ سەرۆکی سووریاش کۆ بێتەوە شەڕێکی ئابووری ڕاگەیاندووە جۆرێک لە بێمتوانەی هەیە لە بینی ئەمریکا و ئەوروپا چۆنی دەبین زای چۆنە کاکەن هەستەکەم ترامپ تەبان وەکو بڵێن ماوەی پێشووی چەند مانگی پێشوو سیاست نەکە دوجار ترامپ بازرگانە دێتە سعودێ 30 تریلیۆن دۆلار ئەخاتە خزمەتی بەرژەوەندی ئابووری ئەمریکاوە لەبەرەوەی پارەیان زۆرە زۆر دێتە سعودیە خۆتەمان خۆتە زانی ئەمریکا 4 تریلیۆنیشی بۆ ئێرانی کردووە ئەوە کردووە یعنی 4 تریلیۆن مەساڵحی ئەمریکی و پرۆژە و ئەجندای اقتصادی ئەمریکا لە بەرچاو بگرێت و هاوکار بێ بەس ئێران لەوەیە 4 تریلیۆنی تیا پەیدا نەبێ بۆیە بە دیراسە 4 تریلیۆنی وتووە باشە کە ئێران لە توانایە نەبێ ئەمە بکە بە سعودێ ئامادەی 30 تریلیۆنی هەبووە بە سعودی وەک جاران نایکا
چۆن گوزارن ئاویش ئیسفادەی لێکە سعودێ لەوەیە استفادەوە لەوە بکە ئەویش ڕۆڵی سیاسی خۆی لە منتیقەکەیە ساڵ بکە. باش بەس بێ متمانەیەکی لە بەرامبەر ئەو شەڕ ئابووری ترامپ لەگەڵ ئەوروپا لەگەڵ کەنەدا بێ متوانەیەک دروست بووە لە بینی ئەمریکا و ئەوروپا و هاوپەیمانەکانی هەر بێ متمانەیەک هەیە هەر بێ متمانەیەک هەیە ینی لەو ڕۆوە ئین کیسەنجەر کتابێکی هەیە نووسینێکی هەیە کتابەکە ناوی بە عەرەبی الشراكة المضطربة ینی هاوبەشی ئەمریکا و ئەوروپایی مثلا غير مستقر يعني كمستقر ناسقامگیر هاوبەشێکی ناسەقامگیر کتابێکی لەو ڕۆوە هەیە ینی ئەمریکا و ئەوروپا دایمەن عینێکیانەیە بۆ ئێمە ترسی ئەوە هەیە کە بۆ نمونە ئێستا بەرامبەر بە ڕۆڵەکانی ئین فەڕەنسا جوڵەی هەیە فەڕەنسا لەگەڵ ئوردنا لەگەڵ میسرا جوڵەیەکی هەبوو و هەڕەشەیەکی کرد کە من لە مانگی شەش اعتراف بە دەوڵەتی فەڵەستینەکەم لەبەرەوە ئەوروپاش بەرامبەر ینی ئەمریکا جوڵەی ئەبێ و ینی ئەویش دەست بە جوڵە لە منتیقەکەکە جا تۆ ئازانی هەندێک جار باس لە پێکەنانی سوپایەکی ئەوروپی ئەکرێ غیری ناتۆ ئەمریکای تێدایە باس لەوەکری ئەڵمانیا و فەڕەنسا ینی ئەوە بن لەبەرەوە مێژووی ئەم علاقاتانێش یان بەریتانیا و ئەمریکا ئەم مێژوویش کە ئەخوێنیتەوە ئەوە نییە بڵێ دایمە ناوە ڕووکەش دیارە پێکەوەن و ئاوتە باش چەند خولەکێکمانەوە بەس مەدەم باسیاتنی ترامپ بۆ خۆڕاتی ناوەڕاست سعودیەکان پێش پەیوەندێکی خراپیان لەگەڵ ئێرانیەکان هەبوو بەزیستا ئەوان حەز دەکەن ئێران و ئەمریکا ڕێک بکەون وڵاتانی کەندا و ئەوی دەخوێنرێتەوە طبعا تەسەوڕ بە پیان خۆش بێت چونکە لە ڕێکەوتنیشە ئێران و هێز و پێزەی ڕایەن ڕێکەوتنەکە بەرەوە ئەوەیە کە ئەو هێز و پێزەی نەمێنێ وانە ئەوە یەک دووەم لە ململانیاندا پرشیان بەرەکەوێ چۆن لە شەڕ و ئەوەیە ئێران هەڕەشەی کردووە لە دۆری خەلیج خۆتەزانی ینی هەندێ وڵاتی خەلیجیش وەکو بووکە شوشەیەەکە بەڵێ تۆگە چوتێتە دووبەی ینی دیارە مەسەن بەری 4 ساڕۆقی مەسەلەن ینی ئەوانە لە نەزارەگرن ینی لەوەی زەرریان زۆر بەرکەوێەوە تەسەوەرم وایە ینی ئەم ڕێکەوتنە جۆری لە جۆرەکان هەژمونی ئێران لە منتیقە کەمەکاتەوە ئەمەش خواستی سعودیە باشە بەس پێ دوای ڕێک دەکەون ئێران و ئەمریکا زیاتر بەرەو ڕێکەوتنە ئەوە لێ دەخوێنرێتەوە ینی بە حقیقەت قسەکردن لەوەی کە ڕێکەکەون و تا ئێستا نزیکە بەرەو ڕێککەوتن لێدوانەکان واڵێ باش بەس لە تەفاسیلا چییە بێ چی نابێ ئەوە بابەتێکی باشە مادەم بەسی وڵاتانی کەنداوم کرد وڵاتانی کەنداومان کرد شتێکم بیرکە بە سوار باینی ئیبراهیمی وەلەو ڕۆژانشدا لە ماوەی ڕابردوو لە هەورێ شتێک کرا بناوی نزای نیشتیمانی و بەرەو یەکبوون لە باوەڕدا یاخود کۆمەڵ دادگەری بۆچی چی ئێستا بێن ئاینی ئیسلامی وێ نابکەن بڵێن لەگەڵ بانگێش کرا بوو کە نەچووە دیارێتتر خەڵ دەبێ بزانێت کە لەگەڵ ئەو کۆبوونەوە و لەگەڵ ئەو جۆرە ئەوە نییە بانکێکی باشی نازای چۆنە ئەوە فکرەیەکە کە بگەڕێنەوە بۆ حەزرەتی ئیبراهیم هەموو دینەکان بگەڕێنەوە بۆ دینەکان ختم کراون بە ئیسلام باڵە کۆمەڵیش لە هەنێکی ئیسلامیە غەیری ئیسلام قبول نییە لا ئێمە لەبەرەوە هەر هەوڵێک هەر جوهدێک وانە هەر ئینێک لەو ڕوانگەیەوە ببێ ئەمەش ئەبێ بزانن مەسەلەن تۆ ئێستا ئیسرائیل زۆر باسی ڕێڕەوی داود دەکا ڕێڕەوی داود لە جۆلانەوە دەست پێ ئەکا ڕێڕەوێکی ئابووری و سیاسی و عسکەری و هەموو شتێکە حتا بۆ داهاتووە چکە ئیسرائیل مەترسی ئاوی خواردنەوەی هەیە دەوێت بێگاتە فرات ئەتۆ ڕێڕەوەکە زانی لەکوێ دەست پێکە بە ناوچەی جۆلان نادێت دێتە منتیقەی دروزەکان و ئەچێتە عەلەویەکان و ئەچێتە نەتف کە ئەمریکەکانی تەنەف عەفوان تەنەف کە ئەمریکەکانی لێیە دوایی دێتەوە منتیقەی ڕۆژئاوا دوایی دێتەوە هەرێمی کوردستان
دەبێ هەر هەوڵێک هەرێم هەر هەوڵێک کە ئەکا ینی وێت دەکەم لەو جوغزیان نەبێ ینی خۆی وریا بێ هەرێم تەماشاکە هەرێم هاوسەی ئێرانە وانە دەبێ بزانێ ینی هەژمونی ئێران کاتێ لە سووریان نەماوە لە لوبناان نامێنێ بەڵام هەرێم سنوورە لەگەڵ ئێران وانە چۆن سعودایە خۆی لەو پرشی ئاگرە پارێزێ دەبێ هەرێم زیاتر بیپارێزێ یان مەسەرەن لە ئەوەی کە قبوڵیان لە ناو کۆمەلگایەکی بسڵماندا دەبێ وریابی خۆ هەڵوێست بە سوپاسەوە هەندێ وانە ینی هەندێ هەڵوێستی هەندێ لە مامۆستایان هەندێ مەسەرەن وانە هەندێ هەڵوێستم بینی کە جێ نرخاندنە غەیری کۆمەڵی دادگەریش ینی خەڵکیش هەستی کردوکەوە مەترسیەکە وحدەتی ئیمانی چی ینی دەبێ ئەمە خی گەورە فرمێ وەلەن تەرضا عنکە اليهود ولا النصارى لە باوەڕدا نبینەیەک ئێمە یەک تاپەرسیمانەیە وایە بەڵێ لە باوەڕدا نبین بێ بۆ کۆوان دروشمەکە ئێمە بسڵمان بەرەو یەکبوون لە باوە بسڵمانین پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خۆشەویستمان لە خوتبەی وداع پێوتوین اليوم أكملت لكم دينكم وانە ینی غەیری ئیسلام قبوڵ نییە ئەمە ئیتر ئەمە دەبێ حتمەوان ناڵێن وایە و شێوەیەکە بەڵام تعبیراتەکان ئەو ئاگەێنێ تعبیراتەکان ئەمە مانایەوە نییە ئێمە لەگەڵ پێکەوە ژیان و ئەوە نین وایەسان کەشە پێکەوژیانی ئاینیمان نەبوو نیشە وایە کەشی پێکەوژیانی ئاینی هەرمانەوەی مەسیحەکان معنای ئەوەیە مانەوەی کاکەیەکان معنای ئەوەیە کە سەماحەت و لێبوردەیەک و پێکەوژیانێکە بووە ئەمە معنایەوە نییە ئێمە نەچوونەتە و کۆبنەوەی پێمان خراپیانەوەی معنایەوە دژی مەسیحین و دژی یەهودین و یەهودیش وەکو دین و ئێمە دژی ساهیۆنێتین خۆکەی وانە خۆێستا بۆ ئاگداری هەندێک کۆڕ و کۆبنەوە بۆ فەڵەستین ئەکرێ حاخامی یەهودی تا بەشدارە ئەشۆن من کۆنگرە هەبوومە پار لە ئەستەمبول دوسێ حاخامی یەهودی لێوە بوون کەوانش دژی ساهیۆنێت بوون دژی ئەوستەمە بوون لە فەڵەستینەکانەکە سپاس دەکەین سپاس بۆ جەنابتان دەبێژی کۆمەڵی دادگەری خۆش مادومان کرد موفق بێ سپاس بۆ جەناب سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ